خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەمڕۆ بەهۆی ڕووداوەکەی کەنداوی ئینگلیزەوە کە لە نێوان بەریتانیا و فەڕەنسا ژمارەیەک کۆچبەری کورد بەهۆی ژێراوکەوتنی بەلەمەکەیانەوە گیانیان لەدەستدا تەرمەکانیان پرسەی جارێکی تر لە هەموو ماڵێکی کوردستان نوێ کردەوە. کۆچ یەخەی یاخود نەهامەتێکی تری خەڵکی هەرێمی کوردستانە لەگەڵ نەهامەتیەکانی تر چۆن ڕێگری لێ بکرێت بە پێی و پەیوەندیانەی کە لە کەسانی بەرپرس و لە کەسانی خەمخۆر هەیە. نیەتی وڵاتانی ئەوروپا چییە لەوەی کە چۆن مامەڵەیەکەکەن یان مامەڵە نهێنیەکە کامەیە لە ئەم ساڵدا بەمەبەست بێت یاخود بێمەبەست بۆچی ئەم هەموو بەلەم و یەختە ژێر ئاو کەوتن. ئەمە دەستێکی تێدایە یاخود نهێنیەکی تێدای و ئێوە نایزانین و کۆچبەرەکان نایزانن. ئەمە لە پانۆراماوە لەگەڵ بەڕێز دکتۆر موسەنا ئەمین گفتوگۆی لەبارەوەکەین. هەروەها مانەوەیە گەر گفتوگۆ لەبارەی هەوڵەکانی کاندیدانی دەرچووە هەوڵەکانی هێز و لایەنە سیاسەکان بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عراقیش بکەین. میوانی ئەم شەوی پانۆرامام بەڕێز دکتۆر موسەنا ئەمین کاندیدی دەرچوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق. دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس. ئەم پەرلەمانتار بووی هەم کاندیدی دەرچووی پیرۆزی شەکان لە دوای انتخاباتەوە قابلەمان نەبووە. کاکتۆر بەڕێزت وەکو پەرلەمانتارێک کە پێشتر لە ئەنجومەنی نوێنەرانی عراق بەدواداچوونەتەوە لەگەڵ سەفارەتی عراقی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر کۆچ لەسەر بەدواداچوون و سۆراخکردنی ئەو خەڵکانی کە بێسەر و شوێنە بن کە بەڕاستی پرسەی لە هەموو ماڵێک دروست کردووە. گەر یعنی خۆشت نەبێ بەڵام ماتەم جێڕی بەچی گەیشتوت؟ سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێزت. سەرەتا پێویستە لەم ساتەوەختی پڕحوزن و ناڕەحەتیە کە تەرمی ئەو ئازیزانە گەشتەوە خاکی وڵات سەرخۆشی بکەم لە یەکەیەکەی خانەوادەی ئەو بەڕێزانەی کە کۆچیان کرد و ئەوانەشی کە چارەنووسیان دیار نییە و بەداخەوە ئازارێکی سەختیان هەیە و ئەوانەشی کە لە کەمپ و زیندانەکانی وڵاتانی جیاواز ئێستا یعنی گیریان خواردو و خانەوادەکانیان تەواو نیگەران و بەپەرۆش و بە ئازارن. سەرخۆشیمەیە بۆ هەموو لایەکیان بە تایبەتیش ئەو بەڕێزانەی کە تازە تەرمەکانیان لە کەنداوی ئینگلیز دەرهێنرا و هێنرایەوە بۆ کوردستان. بەڕاستی ئەمە بابەتێکی زۆر پڕ ئازارە پەیوەندیدارە بە هەموو ئەو شکستانەی کە حکومڕانی کوردستان هەیەی. پەیوەندیداریشە بە هەندێک خەون کە گەنجی ئەم وڵاتە هەیەی و ئەو خەونە زۆر جار بەسراوە بە کۆمەڵێ وەهم کە هەندێک قاچاقچی مرۆڤفرۆش بازرگانی بە ژیانی ئەوان و خێزانەکانیان و بازرگانی بە ئازارەکانیانەوەکەن ئەیان خەنە ئەو کارە ساتە ناڕەخۆشانەوە کە بەداخەوە تازە بە تازەی لە یۆنان یەختێک غەرق بوو 7 کەسی تیا بوو بە دوای ئەوە چەند ڕۆژێکی پێنەچوو یەختێکی تر ڕۆژ دەمجارە 100 کەسی تیا بوو. ئەمە بەبێ ئەوەی ئەم خەڵکەی ئێمە عیبرەت لەمە بگرێ کە تۆ بەبێ چوب بەبێ هیچ وەسیلەیەکی ڕزگار بوون هیچ وەسیلەیەکی ڕزگار بوون تۆ خۆ دەدەی دەدەست ئەم دەریایی کە مەوجەکانی جاری وا هەیە بەقی چیایەک بەرزە. مە خەڵک فێر بووە دوکان و دەربنیخانی بینیوە زەنێ بەحری بینیوە ئەو بەحرە جاری وایە شەپۆلی بەقی چیایەک بەرزە بێتەوە کە کەشتی زۆر ئامادەکراوی تایبەت نەبێ ناتوانێت ئەو دەریانە ببڕێ. بەڵام ئەم مرۆڤ فرۆشانە دێن یەختێک کە ڕەنگە تەحملی 15-20 کەس بکە 60-70 کەسی لێبارەکەن بەبێ هیچ جۆرە مەرجێکی سەلامەتی لە ژێر باڵی شەوە بەڕێیانەکەن بەم دەریا مەترسیدارانە کە ئەو دەرەنجامەکەیەتی. بۆی بەڕاستیم بابەتێکی پڕ ئازارە. ئێمە تقریبن ئەوە بۆ 4 مانگ 5 مانگ ئەبێ من شەو ڕۆژ ئەتوانم بڵێم لەگەڵ ئەم کەیسانە مەشغوڵم. بە حکومیەوەی ماوەیەک پەرلەمانتار بووین سەردەمێکیش خەریکی لە گەرمەی ئەوا بووین ئێمە خەریکی بانگەشە بووین بۆ خۆمان بەڵام ئەم ئازارانە کاتێکی زۆری ئەگرتین خوازانیان دێجارە تا دوو شەو من بە دوای ئەم ئازارانەوەم هۆکاری ئەوەش کە من بە تایبەتی بە دوای ئەم ئازارەوەم ڕەنگە پەرلەمانتارانی تر و نەکاندید و نەدەرچوو نەغیر دەرچوو ژەمە ناکەن بەشێکی تەبعاً هەڵوێستی خۆمە یانی کە من ناتوانم بەڵێ ناتوانم خەڵک پەنام بۆ بێنێ منیش پیاو نەبم بەدەمیانەوە بچم
و ناشتوانم وەکو هەندێک کەس بەدەمیانەوە بچم کە تەلەفۆنێک گەڵەگرێ و تەلەفۆنێکا بۆ فڵانە سەفارەت و خەمی بخۆن و خواحافیز خواحافیز پێش باسی بە دوواداچوونەکان بکەم بەڕێز دکتۆر نەگەیشتوتە ئەو دەرەنجامەی کە بەڕاستی یعنی دیوێکی ئەو شەپۆلەکان و خراپی ئەو یەخت و بەلەمانەی کە کۆچبەران سەرەخەن هەست ناکەی دەستێکیش هەیە بۆ ئەوەی چاوترساوی ئەو خەڵکانە بکە مەسەلەن من یەکێک لە چالاکوانەکان کاگرنس پێی وتم کە من معلوماتمێ بەشێکی زۆری ئەو یەختانە پێشتر کونن وردە وردە لە ناو دەریاکە کوونەکە گەورەترە بێ و ئاو دێتە ناوی نی هەست ناکەی ئەمەش دەستێکی مخابراتی لە پشتیە بێت وڵی ئەو بەبێ بەڵگە ناتوانم من شتی وایە گلا بکەمەوە چونکە بڕواناکە مخابراتی وڵاتان دانیشن پیلاندانیان بۆ ئەوەی کە خەڵکی ئێمە بخنکێنن قەتعاً کەم تەرخەمی بنمونە لە بەدەمەوە چوون کە لەوەی یۆنان بازەکرێ لەوەی کەنداوی ئینگلیز باسەکرێ ئەمە لەوانەیە 100% حقیقەتی ببێ و بسەلمێنرێ بەس چۆنی خۆ ئەو یەختە مەگەر مخابراتی ئەو وڵاتە کۆچبەری لێبارەکە تا بڵێن ئەو کونی کردووە یعنی قزیەکە ناچێتە ناو عقلەوە زۆر بەزەکرێ ئەو قاچاقچیە یەختێکی لەو بابەتانە بکڕێکە مەرجی سەلامەتی تیانیە و لەوە چێ دوور نییە ئەوانە بن بەس ئەمە ئەستو ئەکەوێتەوە ئەستی قاچاقچیەکان نەک مخابراتی ئەو وڵاتانە بەڵام بەشێکی گرنگ لە ئازارەکانی خەڵکی ئێمە وڵاتان بە قەرار دروستیەکەن بە بڕیار وەکۆی کە لەسەر حدودی بیلاروسیا و لاتڤیا ڕوویدا لەگەڵ لیتوانیا لەگەڵ پۆڵەندا ئەم حدودانە بە قەزدی بەهێنانی هەزاران سەرباز بۆ پاسەوانی بە دانانی ئەلارم بە سەگ بە تەلبەن بە قەزدی ئازار ئەدران بۆ ئەوەی کە بگەڕێنەوە بەڵێ لە بەرامبەری شا بیلاڕووسەکان بە تەواوی ڕوودبوونەوە لە هەموو بەهایەکی ئەخلاقی ئیجباری ئەمانیانە کرد بە زۆر ئەبێ بپەڕنەوە ئەو بەرەوە و ڕێگەیان پێنادان جارێکی تر بە دوای خۆیانە بێنەوە کە من متابعی هەندێکی سم کردو بۆ ماوەی 30 بۆ 40 ڕۆژ لە ناو قڕ و بارانە خەوتون کە نزیکەی 45 نەفەر بوون 12یان مناڵ بوون 8یان ژن بوون لە زروفێکی تەواو نائینسانیە کە بەبەر چاوی پۆلیسەکانی بیلاڕووس و لاتڤیاوە ئەمانە لە ناو وەزعێکی زۆر خەتەرناکە ئەژیان کە ڕۆژانە ئەگەری ئەوەی هەبوو لە سەرمان ڕق ببنەوە لە برسا بمرن و خەڵکێکی زۆر زیاتر لە 50 کەس لەو ڕێگەی تا ئێستا گیانی لەدەستداوە جگە لەمانێکی ئێستا خنکێن لە ئاوەکانە هەر ئەوەی کە لەسەر حدودی وشکانی گیانی لەدەستداوە بە هۆکاری جیاواز بۆیە ئەم ناتوانین ئەوە بسەلمێنین کە دەستیان قەس بکوژێن بەڵام دروستکردنی ئازارێکی زۆر بۆیان و پێنەدانی هیچ هەر دەرفەتێک حتا یعنی لاتڤیا من لەگەڵ سەفارەتی عێراق لە پۆڵەندا خەریک بووم نزیکەی 2 مانگ هەتا بەم ئاخرانە تقریبا لەو 15 ڕۆژێک بێ ڕێگەیاندا بۆ یەکەم جار وەفدێکی سەفارەتی عێراق بچێ بۆ لاتڤیا ئەسڵان بچێ بۆ ئەوەی خەڵکەکان لە کۆڵ کاتەوە بۆ ئەوش ڕێگەیان نادا نەویست لەو نەهامەتیا بمێننەوە عەزاب بچێژن حتا ئەوانەشیان کە پەشیمان بووبوونەوە ئارەزومەندانە ئەنویست بگەڕێنەوە کەی عادەتەن هاوکاری ئەوانە کەین کارمان بەوە نییە کە نایە بگەڕێتەوە ئەوانەش ڕێگان پێ نادان و خەڵکی تایە یەکێک لەو پەنابەرانەی کە متابعی کەیسەکەیم کرد دوایەوەی کە پۆلیس ڕاوی ناوە لە شوێنە خسوێتی خوارەوە ئازاری داوە چەند فەقەراتێکی پشتی شکاندووە ئێستا لەژێر چارەسەری پزیشکیە لەژێر دەستی لاتڤیەکانە بەڵێ لەبەرەوە وەزعی زۆر کارەساتباری تایە بەڕاستی بە ڕێگە سپەرستانان دێجار مامەڵیان لەگەڵەکردن بە دوور لە پێوەرەکانی اتحادی ئەوروپی کە بەشێکی زۆر ئەخلاقی تایە قیەمی تایە یاسا سەروەری تایە بەدەر لە هەموو ئەوانە مامەڵیان لەگەڵ ئەوانەی نەوەکەندی سوێز باس لەوەکەن کە پەیوەندیان بە جەنابتەوە کردو بە شێکیان مەسەلەن خەڵکی تر ئەنی بووی بەوازی هەیە ئەم بابەتەوە پەرلەمانتارێک بەڵێ ئەبێ بکرێ بڵێ من پەرلەمانتارێک بەچی گەیشتوت لە سەفارەتەکان کەم تەرخەمی هەیە لە نیەتی وڵاتەکان ینی جگە لە کەم تەرخەمی و ئەو مەترسیانەی کە ڕێگەی قاچاغەتی وڵاهی من ماوەیەکی زۆرە تەعامل ئەەکەم لەگەڵ دوانزە سەفارەتی عێراق لە هەموو وڵاتانەی کە ئەم کەیسەیتیە لە ئەندەنووسیا و جزوری ماڵدیف و بیگرە هەتا ئەگەیتە مۆزەمبیق لە ئەفریقیا هەتا ئەگەیتە یۆنان هەتا ئەگەیتە ئەم دەوڵەتانە هەمووی کۆچبەری ئێمە ڕووی تێ کردو خەڵکی تیا گیراوە من بەرەمداون طبعا بە هاوکاری سەفارەتی عێراق و ئێستش کە هاتم بۆ ئێرەیەکێک لەوانەی کە چارەنووسی دیار نییە مامۆستایەک تەلەفۆنی بۆ کردم وتی کەسێکی ئێمە لەوانە تەرمەکەی نەهاتوێتەوە نایزانین لەوانەیە کە دەست بەسەرن یا لەوانەیە کە تەرمەکانیان نەدۆزراونەتەوە
لەبەرەوە بەردەوام ئەمە ئاکرێ لە ڕۆژی یەکەمی دروستبوونی ئەم کارەساتەوە من تەلەفۆنم کرد بۆ سەفارەتی عێراق لە فەڕەنسا کۆمەڵی هۆکاری مەوزوعی و بابەتی هەیە ڕێگە نادا هەندێک جار سەفارەتەکانیش بگەنە زانیاری تەواو لەوانە من دوێنێ شەو پەیوەندی کرد بە سەفارەتی عێراق لە یۆنان و ئەو کاتەش کە پەیوەندی کرد بە سەفارەتەوە وتیان ئێمە وەک سەفارەت قەوانینی هیجرەی ئیتیحادی ئەوروپی ئەم ڕێگەمان پێنادا بە دوای کەیسی ئەم پەنابەرانە بڕۆین بەاعتیبار ئەم پەنابەرانە لە ئێمە ڕایان کردو لە وڵاتی ئێمە ڕایان کردو ئێستا کە تۆ وەکو سەفارەت دەچی هەواڵیان نەپرسی ڕەنگە مەترسی لەسەر ژیانیان دروست بکەیت بۆیە هەر وڵاتێک پەنابەرێک لێی ڕای کرد سەفارەتی ئەو وڵاتە ڕێگە پێدراو نییە بڕوا بە دوایە بگەڕێ و زانیاریشی پێنادرێ ئللا کاتێنە بێ کە کەسێکی دەرەجەیەکی ئەو کەسە یا خۆی ئەو کەسە پەنابێنێ بۆ سەفارەت بڵێ خۆی داوا بکە لە ڕێکخراوەکان یا لە پۆلیسی ئەو وڵاتە داوا بکە کە بمناسێنن بە سەفارەتی وڵاتەکەم ئەمەیە بگەڕێمەوە بۆ دۆکۆمنتێکم بدەنەیە هەر جۆرە شتێکی تر بەڵام بەعام ئەوەی کە پەنابەرە یاساکانی ئەوروپا ڕێگە بەوە نادەن سەفارەتەکان بە دوای کەیسەکانیان نەبڕۆن ڕێگەت نادەن زانیاری چونکە نەوەکو ئەمە کەسێ بێ سەفارەتی وڵاتەکەی دوای کێشەی بۆ دروستکە یا ئازاری بدایە ئەوە بۆیە وتیان هەتا پۆلیس خۆی لەسەر داوای خێزانەکان کە ئێمە داوای خێزانەکان بەوان بگەێنین هەموو زانیاریەکانی لا ڕوون نەبێتەوە ناتوانین بگەینەوە جگەلەوەی ئەوانەشی کە کۆچبەرن دەست بەسەر کراون و ڕزگار بوون ئەوانش دووبارە پۆلیس نیان خاتە بەردەست سەفارەت و هیچ کەسێکیش ڕێگە نادا بیان بینێ بۆ لەبەرەوەی لە مەرحەلەی تەحقیقانیانەوە بزانن ئەمە چۆن ڕووی داوە و ئەیانێ بزانن ئەم قاچاقچیانە کێن بازرگانی بەمانەوەکەن و ئاسایشی یەکێتی ئەوروپا خەنە مەترسیەوە ئەم دوو هۆکارە هۆکارن بۆی کە سەفارەتەکانیش دەست و برد و کتوفڕ ناتوانن ئەو زانیاریانە بزانن بە تایبەتی مەگەر تەدەخولێکی گەورە لە ڕیاسەی ئەم وڵاتەوە بکرێ لە سەرۆکایەتیەکان بە سەرۆکایەتی ئەو وڵاتەوە ئەنجا هاوکاری ئەوە بکرێ مەگەر کارەساتێکی مرۆیی لەو شێوەیە ڕووبدا بەس ئەوی ژۆکوتم بە زوو نایەنە سەرخەت لەگەڵیان لە ئەوەی باز دەکرێت بەڕێز دکتۆر مەسەلەن لە نەوەکەندی ئینگلیس مەسەلەن ڕێگاکە دوورە بەڵام لە چاو ئەوانی تران نزیکە بەردەوام لەژێر چاودێری پۆلیسایەوە بەشێکی زۆر لەمانە هاواریان کردووە و داوایان لە پۆلیس کردو بەڵام نە حکوومەتی فەڕەنسا خۆی کردو پۆلیسی فەڕەنسا خۆی کردو بە خاونێن نە بەریتانیا ئەمەش دووبارە چێتە چ بابێکەوە وەکوی بەدوات چێتە بابی کەم تەرخەمی و بابی بێبەرپرسیارەتی بەرامبەر بە ڕۆحی هاوڵاتیانی ئێمە و نازانیت لەوە زیاتر ئەچێتە بابی بەشداریکردن بۆ چاوتەسانیش نییە بۆی بەڕاستی ینی ئەوانیانەوێت کە مەسەلەن زۆر لە خەڵکیانوت ئەمە بۆ ئەوەیەک کۆچبەر بترسێنن ینی چاوترساوی بکەن ڕوو نەکاتە ئەم یەکێتی ئەوروپا بە تایبەتی هەرچەندە خەڵک لە یەکێتی ئەوروپا نامێنێت تۆ ڕۆبەریتانیا ڕوە ئەنی ئەمە ڕێتێ ناچێت تۆزێک ئیتیهامکردنێکی لەو شکڵە بۆ دەستگا ڕسمیەکانی ئەو وڵاتانە جێگەی سەرنجەیانی ئایا فعلەن ئەتوانین بیسەلمێنین کە ئەوان بە قەسدی بیستویانە بخنکێن بەدەمیانەوە نەچوون بۆ ئەوەی ئەو خەڵک زیاتر باسەکەم من ئازام زیاتر قسەی خەڵک بوو هەندی ڕۆژنامە وان و ڕێزمەیان دێک خەڵکی چالاکی مەدەنی و هەندێک خزمی دڵگەرم و بەڵام ئەکرێ کەم تەرخەمی بوو بێ بە تایبەتیش سنوورێک هەیە کە دائیمەن لە بینی هەر دوو وڵاتیەکە زۆر جار بەرپرسیارەتی ناگرنە ئەستۆ یعنی بە تایبەتی لە بواری دەریایی وەکو شکانی نییە کە هێڵەکانی سنوور دیارن و هەرچەنە بینی اتحادی ئەوروپی و بەریتانیاش کە پێشتر لە اتحادی ئەوروپی بوویسە هاتە دەرەوە دوای برگزێت ئەو سنوورانە وانین کە بڵێ بەردەوام چاودێری پۆلیس و ئەو شتانەی لەسرە بە و شکڵە ماوەیە کە خەڵک فێریەوە بۆ بەلەم و ئەو شتانە پەڕێتۆ لە کەنداوی ئینگلیز زەگینا پێشتر هەر بە ڕێگەی قیتار و بە ڕێگەی ئەو شاحنەوە شتانە ئەڕۆشتن بۆیە من نازانم ناتوانم ئەو بەڵگەم پێ نییە بەڵێ شتێکی تر هەیە مەسەلەن بە دوواداچوونەکانی بەڕێز لە سەفارەتی عراقی لە یۆنان مەسەلەن ئەمڕۆ خانەوادەیەک لە کۆیە پرسیاندانە لە ناو پرسەکە مەسجێک بۆ برای ئەو بێسەر و شوێنە هاتووە کە پرسیان بۆ داناوەوان ئەڵێ کاکە فریامکەوە من ماوم ینی فریامکەوە ئەمە ئەچێتە چ بابێکەوە ینی ئەمانە لەژێر چاودێری پۆلیسن وکەوەی بەڕێزت دوت ئەنی ڕێیتی ئەچێ شتێکی لەو بابەتە چکە تا ئێستاش کۆمەڵی خەڵک ینی بێ ئومێد نەبوو بێ ئەمەل نەبووە لەوەی کە ڕۆڵەکەی جانی لەدەستدا بیان بە تەواوەتی نقوم بوو بێ
عادەتەن من لە پەیجەکەی خۆم حەوت ناوم بڵاو کردەوە لەوەی کە لە یۆنان کە لە ڕێگەی سەفارەتی عێراقەوە پێم گەیشت بوو هەرچەنەوتیان بە نافەرمی پێمان گەیشتووە بەڵام ئێمە لە زۆرۆفی دەرونی ئەو خەڵکەتی ئەگەین کە پێویستیان بە کەمترین زانیاریە منیش بۆیان نردم بڵاوم کردەوە لە بەرەوەی خەڵک بەڵکو خوایە دڵی چەند خێزانێکی پێخۆش بێ کەس و کوڕۆڵەکانی خۆی ببینێ یەکێک لەوانەش وای کرد کە من جدیتر پەیوەندی بکەم مناڵێکە کە پێم وابێ عمری 11 ساڵە هەموو کەس و کارەکەی بەتەنیا ماوەتەوە حتا من وێنیان بۆ ناردم کە ئەو پۆلیسەی کە لە خۆی گرتووە و ئاگای لێتی لە ڕێی فەیسبووکی شۆنامە من نرد بە ئەو پۆلیسەگەر جوابم باتەوە پەیوەندیشم کرد بە سەفارەتەوە کە ڕاستەوە خۆ بچن بەدەم ئەو مناڵەوە چونکە کێشەی ئەو جۆرە مناڵانە دوایی دەبێتە دوو کێشە ئێمە کێشەی خێزانێکمان هەیە دوو مناڵیان لە یۆنان لە لای ڕێکخراوێکی مناڵ پارێز دانراوە بەبێ ئیرادەی باوکو دایکی کاتی خۆی ئەمانە لە تورکیاوە چوو بوونە یۆنان لە یۆنان پۆلیسی گرتبوونی یەکێ لە مناڵەکانیان سێ مناڵ بوون لەگەڵ ژن و پیاوێک یەکێ لە مناڵەکانیان ناساغ بووە لەگەڵ باوکی چۆ بۆ خەستەخانە بچێ و توانە با دایکی شێبێ کە دایکی و باوکشی و مناڵەکەیان بردووە دیپۆرتیان کردوونەوە بۆ تورکیا و دوو مناڵە بچووکەکەی تریان لە ناو کەمپەکە جێماوە دوای بردووانە بۆ لای ڕێکخراوێک ئەمە 8 مانگ لەمەوە پێش ئێستا دوای باوکەکە چۆتەوە فلیمی هندی گەورە لەم تراژیدیا باوک چۆتەوە بڕوا بە دوای مناڵانە یەختەکە لە جیاتیبی باتە یۆنان بردوێتە ئیتالیا لەوێ پیان و تۆ ڕێ بگرە بەرەو بەریتانیا ئێستا من بەردەوام لە پەیوەندیام لەگەڵ دایکی لە تورکیا بوو پێم وت بگەڕێتەوە بۆ هەولێر بۆی لەگەڵ منەظەمەی IOM هیجرەی دەولی زانیاری بنێرین بۆ هەم منەظەمەی هیجرە لە یۆنان و هەم سەفارەتی عێراق و وەکالەتێکمان بە باوکەکەی کردەوە لە قونسڵی مانچستەر لە بەریتانیا هەردووبارە بۆی کە دوو مناڵە لە دایک و باوکی ئێستاژە و دوو مناڵە بڕیار وایە من ئومێدم هەیە دوێنێ لەگەڵ سەفارەت قسەم کرد کە ئینشاءالله لە یعنی کۆتایی مانگی یەک ڕەنگە اینجا بگەڕێنەوە دوای 8 مانگ زیاتر لە مانەوەیان لەو حاڵە ناخۆش بچووکیشن تەمەنیان زۆر بچووکن بڵێ تراژیدیانە لەناو ئەو بابەتەیە لە عمری 7 ساڵ و ئەوانان یان یەکیانەوە بزانم 4-5 ساڵێکیان 7 ساڵە کەواتە ئەوەی کە وڵاتان پۆلیسی وڵاتان مامەڵی لەگەڵەکە ڕەنگە تەنها لە هەندێک بابەتە بچێتە کەم تەرخەمیەوەی تر جامە بەستم بۆ مناڵی تری ژێگەریستە دۆزراوەتەوە ڕزگاری بۆ لەو کارە ساتە ئەگەر زوو هەنگاوی بۆ نەنرێ احتیمالی هەیە هەمان چارەنووسی بەسەر بێ و بچێتە ڕێکخراوێکی چاودێری مناڵ و تا دوایی وەرە لە ڕێگەی منەظەمەی هیجرە و طبعاً شتەکە ئاڵۆزە بێ لەوەیە چێتە لە دەستی حکوومەتەوە چێتە دەست نیابەی عامە و محکەمە و قانونێکی تایبەت بە مناڵ پارێزی و تۆزێ هەستیاریان هەیە ئەوروپی بەرامبەر بۆ شتانە ئەترسینە و کێشەیەش ئاڵۆزتر ببێ جای وادارم لەگەڵ پۆلیسەکە تا ئێستا وەڵامی نەداومەتەوە بەداخەوە چەنە من نام بۆ نردبوو بە ئینگلیزیش بەس نازانەوە ئینگلیزیە زانەیە نایزانێ یۆنانیە بەڵام بەرحاڵ ئینشاءالله لەگەڵ سەفارەت قسەم کردووە کە زوو خەمی بخۆن ئینشاءالله خەمیە خۆن ینی ئەمانە هەمووی تراژیدیای ناو ئەو بابەتەن دکتۆر ینی کەواتە پەیامی تۆ بۆ خەڵک چیە پێشەوە بچینە سەر بابەتی تریان هۆکارەکانی یان چارەسەرەکانی پێشەوە بەڕاستی ئەوانی کە لەو لێشاوە من لە پرسیارەکانی ترما باسی هۆکارەکانەکەین بۆی ئەوە نەبێ بڵێن تەنها خەڵک بەرپرسیار بێ بەڵام ینی خەڵک چی بکات پەیامی دکتۆر موسەناوەکەوەی کە کەسێکی معارەزەی خەمخۆریت چیان پێ ئەڵێت بە تایبەتی لە وەرزی زستانەیە طبعا من تاکی لەسەرەوەکەم کە هەر کەسێک چۆ بۆ ژیان بۆ خۆی هەڵەبژێرێ مافێکی شەرعی و قانونی خۆیەتی کۆچکردن مافە بەڵام ئەبێ ڕێگای یاسایی بۆ بگیرێتە بەر ئەگەر ڕێگای نایاساییش مەجبور بووی بگریتە بەر ئەبێ ڕێگای ئەمن و ئاسایشی بۆ بگریتە بەر ناکرێت تۆ خۆت بخەیتە مەترسی و مناڵت بخەیتە مەترسی ژنت بخەیتە مەترسی بۆ ئەوی کە بە مافێ بگەی کە پێ دوایە ژیانێکی باشتر بۆ تۆ دابینەکە نابێت ڕێگە بدەین ئەمەش بەرپرسیارەتێکی هاوبەشە لە بینی هۆشیاری خەڵک و بەرپرسیارەتی و قووەتی حکوومەت نابێت ڕێگە بەم هەموو قاچاقچیە بدرێ کە زۆر بە ئاسانی جاری وایە ڕکلامی بۆکەن ڕکلامی علنی من ڕکلام دیۆ لە فەیسبوک و لە سوۆسیال میدیا علەنن ڕکلامیە کرد بۆ کۆچکردن بۆ بەو شێوە نایاساییە لە کاتێکا ئەو هەزاران خەڵکە لەو معاناتە بوون ئەبێ ئەمە بە ئیجراعاتێکی توندی حکوومەت بەڵام پێش لەوە بە هۆشیاری خەڵک باشە تۆ مافەتەیە خۆ بخەیتە مەترسی چۆن ئەم مافەتەیە بۆ خێزانەکەت چۆن ئەم مافەتەیە بۆ مناڵەکەت کە عمری ساڵێک و 2 ساڵ و 5 ساڵە تۆ چۆن ڕێگە بە خۆدەی کێ ئەم ڕێگەی بە تۆ داوە یاری بە گیانی ئەم مناڵە بکەی یعنی ئەمە کارەساتێکی گەورەیە بەڕاستی لەبەرەوە من ئەڵێم خەڵک هۆشیار بن
خەون و خەیاڵاتێک لە مێشکتانایە مافی خۆت هەر چۆن بیرەکەیتەوە بەڵام وا بزانە کە مەسلەی کۆچ زۆر قرس بووە زۆر مەترسیدار بووە و بووەتە یەکێک لەو یعنی داوە گەورانەی کە خەڵکێکی زۆری تێکەون گیانی خەڵگە بێ بە قوربانی و ئەمە هیچ وەختێک گەیشتن بە مافی کۆچ پیشانی ئەوە نیە تۆ مناڵەکانێکی بۆ بخیتم ئەو مەترسی گەورانێکی خۆشتر کە تۆ لە مناڵەکان دکتۆر هاوکارەکانم پێمەڵێن بۆ پەیجی کورسات دووزیێک نووسێتی تخوا لە دکتۆر بپرسن ئەو دوو مناڵە هیمانجی چەندن کامەران محەممەدیان کامەران ئەحمەدی بزەوت نەگەیشتە لام ئەم مناڵانە ئەم دوو مناڵات چکە خۆشی لە هی خۆش سۆراخەکە ئەڵێ هیمانجی شەشن بزەوت تقریبا حوهشت مانگ زیاترە من چەند مانگێکە بەم کەی سەمزانیەوە بەڵام پیانوتم پێشترا تقریبا باوکی دیارە بەڵێ باوکی دیارە لەباری لە بەریتانیایە دایکیشی لە تورکیا بوو لەسەر تەوجیهی ئێمە و سەفارەت گەڕانمانەوە بۆ هەولێر بۆی کە عنوانێکی ثابتی هەبێ چکەوان بەبێ عنوانی ثابت ئەو ڕێکخراوە ڕازی نەبوون مناڵەکان بنێرنەوە لە ڕێگەی منەظەمەی هیجرەوە زانیاری تەواو نێراوە بۆ یۆنان قەزێکە قەزێکی معروفە لە هەندێک ئەو ساتا و بەس ئەوە نیە نا باوکشی دیارە دایکیشیان دیارە مناڵەکان تراژیدیای تر هەیە مەسەڵەوەی کامەران داوایەکات ڕەنگە ئەویش لەوانەیە کارەساتێکی لەوە قورستر بێ و یعنی شتی زۆر سیر هەیە لەم کەیسانێکە هەیە وڵات داوا لە هاوکارانە بکەم ئەگەر بتوان بە تەلەفۆن وەریگرن بۆی باسی کات هەر زانیارێکی هەیە و بەڕێزانیاری لە جێی لە ڕێی واتساپەکەی خۆمەتوانێت پەیوەندی بکە بەڵێ لە ڕێی پیجەکەەوە نام ئەگەر هاوکارانیش بتوانن پەیوەندەکەی وەربگرن هیوادارم بتوان پەیوەندی بکەن دکتۆر کاتە ئێمە چۆن بتوانین لە هەرێمی کوردستان ئاشبوونەوەیەک دروستکەین ئێمە لە دوای 2009 تا 2011 هاوڕێی خۆمە بوو لە ئەوروپاوە هاتەوە داوای ئیشیە کردا ئەمەزرا ئیشیە کرد بەڵێ ئەیان بەجێ ژنسیشیانە بوویان جنسیشیانە بوو هاتەوە مەسەلەن چۆن ئەمەنا لانی کەم نیوەی ئەمە لانی کەم ینی بەشێکی ئەمە دروست بێتەوە بۆی ئاشبوونەوەیەک دروست بێتەوە ینی ئەم ئینسان ئەگەر ڕۆژنامەنووس ئەگەر پەرلەمانتارە ئەگەر برای خۆشت دیێمانە خوشک و برا و کەس و کاری تۆن ینی ناتوانانی وە خۆت وتت جارێک لە بەرنامەی دەسەڵاتی چوار بیرمەوتت تکایە ئەم مۆزعای مەش بنانێکمان هەیە پێمان ناخورێ و خەڵکە بەو شێوە ئەم دۆ خەش ئەمەی بۆ ئێمە بە هەمومان دروست کردن چۆن ئەمە چارەسەر بێت وڵی ئەمە تەنها بە حکوومەت چارەسەرەکرێ حکوومەت زولانە سیاسەکان بەگشتی حکوومەت ئەو دوو حیزبێک کە بەرپرسیارن لە حکومڕانی لە کوردستان هەموو میلەتی ئێمە ئاشتە ئاشبوونەوەی ناوێت ئاشبوونەوەی دەسەڵات و ئەو دوو حیزبە لەگەڵێک ئاشت بن و مراجعەیەکی جدی سیاسەتی خۆیان بکەن ئەم داهاتە دزراوە تاڵانکراوەی ئەم وڵاتە سنوورێک دانێن بۆ قاچاقچێتی بۆ مافیاگەری بۆ بازرگانیکردن بە هەموو شتێکی ئەم خەڵکەوە ئەمە سنوورێکی بۆ دانێن کە یعنی لە هەموو سنوورێ دەرچووە لە هەموو سنوورێ ئێمە لەژێر هەڕەشەی گەورین هەڕەشەی گەورەکە دەرەکی نییە هەڕەشەی گەورە خۆمانی ئەم دەسڵاتدارانەی هەرێم گەورەترین هەڕەشن بۆ خۆیان و بۆنێتەوە کەشیان چونکە ئەم وەزعا ئێستا کە لە عێراقا گەشتو تەحەدی ئەوەی لە دوای ڕوخاندنی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی خەڵک هاتە سەر شەقام سەدان شەهیدی دا و حکوومەتەکەی ڕوخان و ئێستاش ئەم گۆڕانکاریانەی دوای هەڵبژاردنەوە هاتوۆتە سەر کای عێراق احتیمالی عێراق بە ئاراستێکی دیاریکراوە بگۆڕێ هیچ ئەم دەسڵاتەی ئێمە لێرەوە خۆی لە گوێگا خەواندووە دڵنیا بێ نە لە قەزافی نە لە سەدام نە لە مبارەک نە لە بن عەلی نە لە قەزافی نە لە هیچ کامانە یعنی ئەم چارە نووسانە متەوەقع بۆ هەر دەسڵاتێک کە بە ئیستیبداد و دیکتاتۆریەت و بە تاڵانچێتی وڵات بەرێ بەڕێ و گوێ لە خەڵک نەگرێ تۆ سەیری ئێستا وڵاتی خۆمان بکە چی تیابینی بێئومێدی بێکاری زوڵم تاڵانچێتی عەلەنی و ئاشکرا کە تۆ ناتوانانی سنوورێکی بۆ دانی بە داتا ڕسمیەکانی وەزارەتی دارایی لە ساڵ 2030 داهاتی ئەم وڵاتە دێتەوە بۆ ناو خەزێنە هەموو ڕۆژێک کۆمپانیایە دروزەکرێ بۆ دزینی بەشێکی گرنگی داهاتی ئەم وڵاتە هەتا هاتۆتە سەرەوەی لە بۆ کامێرەش نازانم کۆمپانیادانێن و بۆ پاکردنەوە دایان ناو کەرتی گشتیان لە بواری خوێندن و پەروەردە لە بواری خستەخانە تەدمیر کرد بۆی هەموو بە کۆمپانیا و هەموو دووبارە بچێتەوە ناو باخەڵی دەسڵاتدارەکان ئەگەر ئەم سیاسەتە ڕانەگرن خەڵک سەبری سنوورێکی هەیە دوایش ئەگەر مەترسیەک ڕوویدا کە ئێمە مەترسی داعشە هەرماوە مەترسی
بەعزی هێزی چەکداری دەرچوو لە یاسا لە عێراق خەرماوە هێزی ئیقلیمیەکان بەشی خۆیان مەترسیان لەسەر وەزعەکە هەیە پێکدادانی ئەمریکا و ئێران هەرەوەی ئەمریکا سبێنێ بارگەی پێچێتەوە بڕوا وەزعێکی تر بێتە کایەوە کە ئەم لەوەڕە بۆ بەعزێک کە زوان نەمێنێ هیوادارم ئەم دەسڵاتدارانە جددی مراجعەیەک لەم سیاسەتە نەگریسە بکەن چونکە ئەمە عاقبەتی زۆر خراپە بێ. دکتۆر باز لەوە کرێ من ئەوە تەوزیف بکەیت مەسەلەن وەک بە پرسیارێکە بەشێک لە خەڵک باسەکەن بەرپرسیشن لە کەسێک 20,000 30,000 ینی بە 3 دەفتەر 4 دەفتەر 2 دەفتەری پێبێت بۆ فەقیرە بۆ بێ ئیشا مەقسەی من نیە البەتە خەڵکی لێرە پانۆراما بەشدارەوە ئەو خانووی فرۆشتووە بەڵێ سیارەی فرۆشتووە بێکاری نییە خێزانی فرۆشتووە ئەمانەی فرۆشتووە قابل لەو کەسە 3 دەفتەر لەکوێوە مەسەنەوەنی کە باسەکەن ڕاستە خەڵک دەفتەر و 2 3 و 4 و ڕەنگە 5 دەوڵەمەنی شەیە کاکە دەوڵەمەنەکەش لێرە لە ژێر مەترسیایە دەوڵەمەنەکەش ڕۆژێک بێ پێویستە متمانە دروست بکرێت ئەبێ متمانە دروست کرێ ینی معقولە لە وڵاتی ئێمە خێزان و 4 مناڵی پێشمەرگەیەک بە بۆنی دوو کەڵ بمرن لەبەرەوەی نەوتیان نەبیسووتێنن ئەمام پارێزگارە لە نەوتیان هەیە مەسەل چۆن نەوتیان هەیە ئەڵێ 3 بەرمیل لەوتمان پێداوان مەسەل بەکێ پێش لەوەی کە بخنکێنیا دوایەوە کە خنکان ئەڵێ لە 20 ڕۆژە ڕابرد و پێش حادیسەکە 3 بەرمیل نەوتیان داوە بەو ماڵە وا ئەڵێت ئەی بۆ دراوسەکان ژاوەریان گرتووە یا بەس بۆ ماڵە دراوە بە تایبەتی مەبەستم ئەوە وا ئەڵێت باشە من منطقڵێ منطق یەکێ 3 بەرمیل نەوتی هەبێ ئەچێ خەڵوز و ڕەژوو بێتە ناو ژووری خەوتنی مناڵەکانی لای من نەخێر بەڵام وا ئەڵێت ناڵ ڕێزمێ بۆ هەر بە ڕێزێک وا ئەڵێ ینی بەسەوە خەڵکەوە نە سادنیانی یەکێ لە مشکلاتی ئەم حکوومەتەوە زۆر بەبێ عەقڵ سەیری ئەم خەڵکاکەن یعنی کە سیناریۆکان ڕێگەخەن زۆر ناشێن ڕێکێخەن زۆر عیبدارانە ڕێکێخەن یعنی بۆم خەڵکە بە گەمژە زانن خەڵک نازانێت داهاتێ وڵاتە چۆنە دزێ و چۆن تاڵا ناکرێت کاتێکیش داعش دێ قسەی بێمەعنای وا بیسی نازانم کامێرەی چیمان نییە و نازانم چیمان پێ نییە و یعنی ئەمە قسەی کەسێک کە خەڵک بە چیە زانم برادرانە وەختی قسە بۆ خەڵکەکانە بێ قسەی منطقی بکەن بەشێک لە بەرپرسانی حکوومەت بەڕێز دکتۆر باز لەوەکەن کە لێرە بە ئومێدیەکی زۆر دروستکراوە لە هەندێک پەیز لە هەندێک مەسەلەن هەتا هەندێک لە مێدیاکانی نزیک لە لایەنێکی دەسەڵاتی حکوومەت بە جۆرێک چاوپێکوتیان لەگەڵ خەڵکەکرێت هەڵخەڵەتێنراوین لێرە هاندراوین لێرە پاڵنەر هەبووە لێرە لە هەرێمی کوردستان بازەوە کرێت کە بە جۆرێکە دنیایەکی زۆر ناخۆش ینی یان نەهامەتی زۆر وا پیشانە درێت کە نەهامەتی گەورە بەڕێوەیە خەڵک ناومێ دەکرێت ئەمەش ڕاستیتیان کاک دکتۆر موسەنا ینی هەندێک مبالغەی تیابێن بە کورت هەندێک لە میدیا زیاد لە پێویست عزیێتی ڕۆحی خەڵکەدەن زیاد لە پێویست لەسەر ئازارەکان ئەوەستن هەندێک جاریش شەرح و گۆرانیشی پیاڵن ئەمە ڕاستە و ئەمە بەرپرسیارەتێکی ئەخلاقیە بۆ میدیا خەڵک نەگەێتەنە لێواری ئازارێکی واکە کوشندە بێ بۆ ڕۆحی من زۆر جار بە خەڵگەڵێم من خۆم واکەم من خۆم زۆربەی زۆری نەشرەکانی ئەخبار سیر ناکەم زۆربەی هەواڵە ناخۆشەکانی فەیسبوک سیر ناکەم بۆ پاراستنیا سایشی دەرونی خۆم چۆن ناتوانم تەندروست بژیم منەوەنە ئازارم لە تەلەفۆنەکەم و بۆ دێ پێویستی بۆ نیە دانیشم بە دیار ئەویشەوە چینێتریش خەفەت بخۆم یعنی دڵم عسابم تەحملی ناکە ئەگەر وابێ ناتوانم بژیم من ئازارەکان لە تەلەفۆنەوە بۆم دێ بەسە بەشێوە ناکەم دیار دانیشم بە دیار نەشراتی ئەخباریشەوە ئازارەکان ئەوەندە زۆرن کە بەو حکوومەت و بەو هەموو هێزە سیاسی و پەرلەمانتاری بەغا و هەرێمی کوردستان هەریەکە گەر وەکۆڵێن چمکێکی بگرێ چارەسەر نەبێت کاکزانەجان خۆی کێشەکەەوە نییە کە ئازار زۆرە کێشە زۆرە هەموو ڕێگای 1000 میل بە هەنگاوە دەست پێەکە کێشەکە ئەم هەنگاوە نییە تۆ ئەگەر ڕێگاکەت 100 متر بێ کیلۆمەترێ بێ 10,000 میل بێ تۆ مهم کە هەنگاوێکردنا کەوتی تەسەڕێ ڕاست هەرەگەیتە مەنزڵ وانە بەڵام کێشەکە ئەم هەنگاوە نییە بەردەوام بۆ دواوە هەیە هەنگاوە بەس بۆ پێشەوە نییە ئەمە خەڵکی بێ ئومێد کردووە ئەمەیە کارە ساتەکە یعنی ئێستا هەرچەند مشکلاتمان هەیە بابین لە لیستێکا داینێن دەستکەین بە چارەسەرکردنی بەرپرسیارەتیش چۆن دابەشەکرێت لە نێوانمانە با بیگرینە ئەستۆوەکو ئینسانێکی محتەرەم چی معارەزە چی دەسەڵات بەڵام کێشەکە ئەوەیە تۆ لەگەڵ ڕێزم هەیە کەڕ و کوێرا قساکەی نەبیسێ نەبینێ نەبیرەکاتەوە نە ئامادەی گوێ بگرێ کۆمەڵێک خەڵک خۆیانە خەڵەتێنن بە هەندێک چاواشەکاری
کە زۆر جار خۆشیان باوەڕیان پێی نییە بەس مەعاشەکە لەسەر ئەوە وەرەگرێت چاواشەکاری ئەم دەسڵاتدارانە بکە کە من پێشموانی هەر ئەوە مشکلەکە بێ مشکلە لە ویژدانی ئەم دەسڵاتدارانە خۆیانتی مشکلە ئەوەیە ئەگەر من دەسڵاتدار بووم بە خاوەنی کۆمپانیای زەبەلاح ئامادە وڵاتەکەم بۆ کۆمپانیەکەم بفرۆشمە من نەتیجەیەکی طبیعیە مادەم قیاس و معیار بوو بەوەی بەرپرسەکان پێشبڕکێ بکەن لەوەی کە کۆمپانیایان هەبێ مادەم تۆ لە وڵاتێکابی خەڵک بەم شێوەیە ژیان بەسەر بەرێ کە خەڵک ئەم ڕەوە نییە ئەم ڕەوە بەم تە شێوەیە لە ئەفریقا بیستوتە لە ئاسیای دوور بیستوتە لەو شوێنانە بیستوتە خەڵک نانیان نێ بیخۆن ئەمە بۆ لە وڵاتی ئێمە ڕووەدا چارەکە لێرە ئەوەیە ئەیانەوێ هەروە سادە باوەڕ بۆ خەڵکە بکەن یا کەزانی بۆ خەڵک لێرە دڵڕاوکێی هەیە خەڵک لێرە ئەوەشی نانی هەیە نازانێ بیخۆ تۆ ڕۆژی 5 کەس داوای لەکە خەڵک لێرە 12 ساڵە کەرتی گشتی خەڵک تاعین ناکە بە دەیان هەزار خەڵکیان کردو بە گرێبەست معاشێکی زۆر کەمی بێبایەخی پێدەن ئامادەنین بۆی بکەنێت هەمیشەیی کە ئیش و پێێتی بۆ تەعینینە خەڵک لێرە معاشەکەی پێناندرێ خەڵک لێرە ڕۆژەی تۆقێنن داعش هات چی هات نازام چی کراو چی نەکرا یعنی چەند ساڵە ئەم هەموو داراییە سەرفەکرێ لەسەر پێشمەرگە و ئاسایش هەتا ئێستاش خەڵک لە هەندێک گوندەکانی سەر سنووری لەگەڵ داعش خەڵک ناتوانێت بە ئیسراحەت بخەوێ و بەیناوبینیش خەڵکیان لێ ئەفڕێنرێ و کوژرێ ئەمەیە وا لە خەڵکەکە خەڵکی ئێمە بێمتمانەیە لەو لاوە تورکیا دێتانیوەی ئەبا و ئێران دێ لەم لاوە تۆپبارانیەکا و حەشدی شعبی بە کەیفی خۆی هەڕەشەکە و تەراتێنەکاوە گەر بێوێک و کەرکک چۆن کەرککی والێ کرد ئەم لە ژوالیەکاوە ینی ئەمە سایکۆلۆژیای خەڵکی ئەمە ناو ئەمە ئەژی سەرباری ئەمانە دەسڵاتدارەکانە بینێ کوڕ و کەسی ئەوان وەکو شازادەی خەونەکانە ژین لە هەموو شتێکیان کەم نییە کۆمپانیای زەبەلاحیان هەیە زانکۆیان هەیە تیارەی تایبەتیان هەیە خەڵکی داماوەکەش 150,000 ماگانەی دەست ناکرد ڕێکوپێک وەکو هاوکارێک ئێستاش کابرا عمری گەشتە 25 ساڵ و سی ئەبێ بڕوا بپارڕێتەوە لە باوکی هاوکاری بکە دەرفەتی ئیشێکی باش نییە چۆن ئەمە ڕێخینەوە ئەمە ناکرێ هەر بە دیار برینەکانەوە بۆستین ئەمە بە ئیراداکرێ بەو ئیرادەیە بە ئیراداکرێ بە پلانەکرێ بە بڕیارێکی نەتەوەی بە ئەخلاقەکرێ نابانکەن مەسەلەن بەرپرسێکی باڵا ئێستا بینەری دکتۆر موسە نابێ مەسەلەن چی پێڵی مەسەلەن بە نقطە وەکو خەمخۆرێک وەکو پەرلەمانتارێک وەکو قیادەی حزبێکی ئەم وڵات من ئەڵێم بەس یعنی ئەم عەبقەریەتێکی گەورەی ناوێ بۆ ئەوی ئاسانە زۆر بەسیتە یەک جوابی هەیە دزی درۆ ئەم دوانە لا بە لە وڵاتە هیچ کێشێک نامێنێ دزی و درۆ درۆکەن بۆ خەڵەتاندنی خەڵک ڕاستەکانیان پێناڵێن و دزیژەکەن لە داهاتی گشتی دەوەرە داهاتی گشتی ئەم وڵاتە بێنە ئەگەر دوو ئەوەی کوردستان بزیاوەش بەشی نەکرد ئێمە هیچ نازانین ئەمە لە ڕۆح حکومڕانێکەوە بەس ئیتر تەواو خۆ مشکلێم خەڵکە بەچی حەلە بێ بە داهات حەل نابێ مێڵە داهاتەکان بدزرێ بەس تۆ بە بەرنامە و سیستماتیک هەنگاو بە هەنگا هەموو ڕۆژێ چ داهاتێک تۆزێ چەور بێ کۆمپانیایەکی کەرتی تایبەتی بۆ دروستگاکەی خۆیەتی هەی خۆیەتی یا لە ساپنجای خۆیەتی ڕێگەی ئەینێرە بۆ ئەمە فەحسە لە ناو مەرزەکانە ئەوە یەکێکایەکێکی تر لێ وەسڵە سەنرخ هیچ ئەساسێکی نییە نازانم کوالیتی کۆنتترۆلەدا بە کۆمپانیایەک نازانم کۆکردنەوەی باجی چیەدا بە کۆمپانیای کامێرەدا بە کۆمپانیای خۆڵشنیا بە کۆمپانیا بەڵام ئەگەر بە مقدارێکی کەم بێ ئەمە ڕاست نیە مەسەن لە وڵاتانی ئەوروپاش مەسەلەن باج و ڕسومات لەسەر هەموو شتێک حیفە ئەم قسم مقارنەی وڵاتە بکەی بە ئەوروپا لەوێ ئەخلاق ئەو قسەیە ئەمە هەنگاوەکە بۆ ئەوەیە کاکە ئەمە هەنگاو تۆ ئەمە قیاسی کەشکە لە مەشک لە وڵاتەی کە شدە دێ بە کۆمپانیا و کەرتی تایبەت خەڵک ئامادەیە لە پارەی گیرفانی خۆی باجەدا بە محتەرەمی بۆ حکوومەتێکی محتەرەم کە تەمینی صحی بۆ دابینەکە ژیانی بۆ دابینەکە کارەبا و خزمەتگوزاری جادە و ڕێگاوبان و ماف و سێکێ ئەڵێن هەنگاوە بەرەو ئەوە ینی بۆ ئەو باج و ڕسومات هەنگاوە بەرەو دزی کورە وازەحە مەوزوعەکە هەنگاوە نەک هەنگاوە بەرەو دزی بەردەوام بوونە لە هەنگاوەکانی دزیکردن لە خەڵک ئەم زەویە ئیستا بە لێشاو بە سەد و بە هەزاران دۆنم ئەدرێ بە کۆمپانیەکان کۆمپانیا دێ شوقەیە دروست دەکا دوو دەفتەری تێ نەچووە یعنی جمالی سەیری سێ تێ نەچووە چواری تێ نەچووە بە هەشتەی فرۆشێ بە دەی فرۆشێ وەرە بڕۆ هاچی کۆمپانیایەک ئێستا لەم بوارە وە بەرهێنانەکە لێرەش و لەولاش ئەگەر لە 130 بۆ 50 دەسڵاتدارانی ئەم دوو زۆنە شەریک نەبوون تایە ئێمە هیچ نازانین تۆ حەڵقەیە بکە و بانیان کە
بەس ئایا ڕاستیەکان ئەڵێن یانە طبعا ناوێرن بڵێن ئێمە ئەتوانین بە منی ئەڵێن فلان بەرپرس شەریکمانە بەریسبەتی ئەوەنە فلان کۆمپانیایە کە نوێنەرایەتی فلان حیزبەکە شەریکە بە ئەوەنەوە بە بێ ئەمە ناتوانانی تۆ هیچ پرۆژەیە بکەیت ئەمە باشە هاوڵاتێکیش لەوانەیە 30 ساڵە لەم معاشخۆرە لە وڵاتە ناتوانێت 100 مەتر زەوی وەرگێ لە حکوومەت ئەی بۆ ئەمانە وەریەگرن کە وەریەگرن بەم شێوەی ڕبحەخەنە سەری باشە تۆ کە دێی خەڵکە لە هەم وڵاتێکا کۆمپانیا هەیە لە بواری نیشتە جێبووناوە بەرهێنانەکە بەس وەرە پێوەری بۆ دانێ تۆ ئەزانی 100% ئەم شوقەیە سێ دەفتەری تێنەچووە بۆ ڕێگەدەی کۆمپانیا بەدە بیفرۆشێ بۆ باش ئەی هەر ڕبحیشەکە ڕبحی فاحش لەبارەی ئەوەی کە تۆزێک دەرونی خەڵک ئارام بکەین و ئەمە ئەو بەخوا لایەنت باسکە دەرونی من ناتوانم درۆ لەگەڵ خەڵکەکەم بەخوا وڵات نە بەڕێزت بەگشتی مەسەلەن لانی کەم حقیقەتەکانی ئەوەی کەوتت وتە تەواو مەسەلەن وای لێ نەکەین کە بڵین تەواو ئیتر وێرانە بێ ئیتر تەواو کۆتایی پێدێت ئەنی خەڵک وا لێ بکەین ئەو بەلێشاوە بڕوا پارە بدا بۆی بخنچێ ینی مەبەستم لەوەیە ئەجناستەقینەکە دوت من ئەمە هەیە بۆ چاکردنیش ئەبێ چاک بکرێ فشار بکرێ ئەبێ چاکرێ خۆ کێشەکە هەمووی لە حکوومەتان نییە باشە ئەم حکوومەتە چێ دەنگی پێدا کێشەکە لە میلەتەکایە ئەو میلەتەی بنمونەیەکت پێ بڵێم لەوانەیە نازانم 150-200 موچەخۆر هەبێ لە ناو شاری سلێمانیا کە خۆپشاندانەکرا بۆ موچە نەک شۆڕژەکرا نەک پەلاماری نازام دەستگادر هەر خۆپشاندانێک تەجەموعێکەکرا تەجەموع موچە خۆران موچیان نییە 250 کەس بەشداریە کرد ئەمە میلەتە ئێستا دێش جنێو بە حکوومەتە بەش تۆ میلەتەکە میلەتە تا حکوومەتەکە حکوومەت بێ ڕێزمەیە بۆی سەو خەڵکانێکی گویان لە منە بەس ئەمە ڕاستیەکان نییە وەکو خۆی معقولە تۆ لە 200,000 کەسێکێک نە بەشداری ناکە بەشداری بکات لە چی کە من هەرگیز لەگەڵەوە نیم تۆ وڵاتەکە بە عنف و بە تونەتیژی و دەستدرێژی و پەلاماری بارەگا و حکوومەت و من ئەمە بکەین نا بەس وەرە کۆبوونەوە کە لە کۆبوونەوەیەکی هێمنانە بەشداری بکە کە دووسێ مامەسا دووسێ وتارە خوێندنەوە بەسەر حکوومەتا و داوای مافوینی خۆیانەکەن یعنی بێی لەما بەشداری بکەی بێدەنگ ئەمە پاڵەوانێتیە ئەمە قارەمانێتیە میلەتەکەی ئێمە میلەتێکی سەلبیە بڕۆ ئێستا سەیریکە ئەم دوو حیزبە هەردووکیان لە 123 دەنگی خەڵکیان هێناوە لە 123 هەردووکیان بە یەکەوە یعنی لە 177 ئەم میلەتە لەم انتخاباتی ئەخیرا دەنگی بەم دوو حیزبە نەداوە و لێشیان ڕازی نییە و ئامادە یا دەنگی بە دژی ئەوان داوە یا هەر دەنگی نەداوە معنای چی ئەمە معنای سندنەوەی معنای شەرعیەتیان نییە ئەم دەسڵاتی ئێستا لە هەرێمی کوردستانەیە شەرعیەتی نییە تا کەی بە فریای خۆیان ناکەون شەرعیەتیان نەماوە بەردەوامیش بە دواوە ڕوامە بەس تۆ سەیری کە ئەگەر ئەم لە 177 خەڵک وەک لەوان ڕازی نییە بالکامل دەنگیان بدایە بە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن ئێستا معادلەکە لە بەغاچی لێ دەهات پێت وایە باشترە بوو 100% باشترە بوو کاکەزانی هەر هیچ نەبێ مەجبوریەکردن کە مراجعەیەکی جدی لە خۆیان بکەن بەس ئێستا کە تۆ لە گەمەکە دێە دەرەوە دەنگ بەو نادەی دەنگ بە ئۆپۆزیسیۆنیش نادەی هێلە ئەنجامە تۆ چوویتە دەرەوە لە گەمەکە وەختێ چوویتە دەرەوە یعنی هێزی خۆتت سەفەر کرد تۆ کە ئامادەنی دەنگ بی میلەتی ئێمە ئامادەنیە دەنگ بدە ئامادەنیە خۆپشاندان بکە ئەی ئامادەیە خوا مەلایکەی بۆ بنێ لەسەر زەوی بۆی چاکە خوا لەگەڵ پێغەمبەران بە مشار لەت کراون و خوای گەورە باکی نەبووە و چارەنووسی مرۆڤی ئیمتیحانی مرۆڤی داوەتە دەست خۆی لەم ژیانە ڕاستە خوای گەورە لە لەحظاتی تایبەتە کۆمەکی مسلمانان و ئیمانداران و خەڵکی مەزلومیش بە هەموو کەم و خەڵکێکی مەزلومەکە ئومێدی دکتۆر موسە ناچیە وەکو من ئومێدمەوەی ئەڵێم ئەو خەڵکە خۆی چاکە جارێ حکوومەت بە خۆی چاکە بێ خۆی هەڵوێستی ببێ هەڵوێست ئەو میلەتە هەڵوێستی ببێ هیچ زاڵم و تاغوتێک دروست نابێت لە هیچ وڵاتێکا لە ئەنجامی بێدەنگی خەڵکەوە نەبێ ئەم خەڵکە بێتە دەنگ باشە زۆرترین جار لێرە لە سلێمانی چۆن بە خۆپشاندانی هەیە دکتۆر لێرە خۆپشاندانی هەزاران کەسی ئەکرێ مەسەلەن لە سلێمانی بەڵام بەڕاستی مەسەلەن لە هەولێر و دووهۆک ڕێگەی پێنادرێت خەڵکمان بینی هەر بۆ سلێمانی ناکەم من بۆ دۆ کۆولێری ژێکم لە پێش سلێمانیش نەبێت جوڵێکی تایە ئەوێ ئەو ناڵم تیانێ ئەوێ جوڵەکەی کەمترە بەڵام بەڕاستی ئەبێ ئەم حکوومەتە ئیجبار کرێ ڕێگە بە خۆپشاندانی خەڵک بدە واگەر نا ئەبێ ئەو خەڵکە هەڵوێستی ببێ کاکە هەڵوێستی ببێ لەبەرەوەی ئەگەر هەڵوێست نەبوو هیچ حکوومەتێک لە دنیا هیچ دەسڵاتدارێک لە دنیا کە ئیشی بە خەڵک نەما بێمنەت بوو لە خەڵک توغیانەکە قورئانە فەرمێ ئین الئینسان الفلامی جنس و استغراق ینی هەموو مرۆڤ
لا يطغى أن رآه استغنى طغيانك ئەگەر بزانی بێ پێویستە لە خەڵک ئەگەر خەڵک و حزوریان لەناو سیاسەتان نەما بە دەنگ و ڕەنگیان بە هەڵبژاردنیان بە خۆپشاندانیان بە فشاریان بە نەفرەتیان لەناو سیاسەتان نەمان هەموو ئینسانێ منیش بخەیتە سوڵتەوە طغیانەکەم ئەگەر خەڵک چاودێرم نەبێ و یعنی محاسبەم نەکا لەسەرەوەی ئەمیست باسی پێکەنانی حکوومەتی بەغدا بکەین بەڵام هەر کاتەکەم کۆتای پێات هەمیش بۆی بینەر نەڵێت لە ڕەخنەگرتن لە دەسەڵاتە بابەتەکان وەرجێڕە دواسەرنجی بەڕێز دکتۆر بەتایبەتی ئایا مەسەلەن بەتایبەتی ئەمە دواسەرنجەکەتەوە بێ یعنی وڵاتی ئێمە هی ئەوەیە ئەو هەموو ناومێدی و ڕەشببینی و ئەم هەموو پرسەیە یعنی وڵاتی ئێمە خێری و بێری زۆر گەورەی تایە دەرفەتی ئیسلاحی تایە بەزوتم میلەتە بێ زیندوو ببێتەوە سەرۆت و خێر و بێریشی تایە ئیمکانیەتی دروستکردنی پرۆژەش تەنها ڕێخستنەوە ئیمکانێتی کرد ینی با قسەیەکەڵێ بۆ خۆش بکەین گەنجی ئێمە فێری ئەوە کراوە تەبان ئەم سلوکە لە کوڕی دەسڵاتدارەکانەوە فێر بووە لە پڕێ بنە کوڕێ ئەتەقن ئەمیش بەتەمایە بە تەماڵی ئاخری مانگ بچێ خۆی تەعینکە لە وەزیفەیەکە عقلی نەخاتە ئیش بۆی پرۆژە داهێنێ جسمیشیمان و نەکاتێ بۆ داوام و بە ئەفەنیانەیەتەوە سەری مانگ معاش وەرەگرێ ئەمە زۆرێک لە گەنجی ئێمە ئەمە خەونەکەیەتی ناچێ خۆی پرۆژە بەرهەم بێنێ خۆی داهێنان بکە بە دوای کەرتی تایبەت تا بگەڕێ بە دوای دەدانان و دروستکردنی پرۆژە بگەڕێ خۆی ماندووکە بەنمونەیەمە چەندێک دەرچوو بەشی کشت و کاڵمان هەیە بێگومان باشە وڵاتێکی وەکو هۆڵندا وڵاتێکی وەکو نیوزلندا لە هۆڵندا بیگرە بۆ نیوزلندا ئەقسە شەرق بۆ ئەقسە غەرب ئەم دوو وڵاتە بە کشت و کاڵەژین نەک بە کشت و کاڵەژین خەڵکی بە گوڵەژی بە گوڵ ئێگۆیش کشت و کاڵە بێگومان ئەوێش بە مانگاژین بە شیر و بە پەنیرەژین کاڵ و ئاژەڵداری هەمووی من کابراکی نیوزلندیم بینی لێرە لە کوردستان مامۆستا ئینگلیزی بوو لە نووسنگەیەکی سەفەر بینیم هەروە پرسیاری کوردستان لێ کرد چیەکەی و چۆنە وەزعی کوردستان چۆنە و ڕای چیە وتی وەڵام خاکێکی جوانم میلەتێک هینە دەوڵەمەند گەورە هەموو نیعمەتێکی پێداوە بەڵام میلەتێکی تەمەڵی هەیە وتم چۆن وتی ئێمە وا بزانم ئەگەر هەڵە نەبم لە ڕقەمەکانە تۆزە زاکرم باش نییە وا بزانم وتی ئێمە دەوری 4 ملیۆنێکین بەڵام 5 ملیۆن مانگامان هەیە شیری نیوزلندیە گاتە ئێرە گاتە ئەوروپا کە نیوزلندا ئەو لای ئوسترالیاشە ئەگاتە ئەوروپا ئەگاتە هەموو عالەم بە پیشەزازیەکی بەسیط احتیمال دەکاتە سەر شیر و پەنیر باشە وڵاتی ئێمە لە چی کەمە بەس وڵاتی ئێمە ڕاستە حکوومەتی کەمە پلانی کەمە چی کەمە بەس خەڵک خۆشی ئیرادەی نییە خەڵک خۆشی پلانی نییە خەڵک خۆشی بە تەمام وچەی حاضر سەریمان وەرگێ نەعقلیمان و کانەجەستەی ئەم عقلێتش تەبعەنە وڵاتی ئەوە گاندوو بەما ڕاستی زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر موسە ئامین کاندیدی دەرچوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی سپاس بۆ دەرفەتە بەڕێز دکتۆر بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامایە شەومان پێشکەشکردن بە ناوی خۆم و سەرجەم هاوکاران بە دەستگای میدیای کورسات پرسە و سەرخۆشی خۆمان بۆ هەموو خانەوادانەی کە ڕۆڵەکانیان لە ڕێگەی کۆچ گیانیان لە دەستداوە پانۆڕاما پێشکەشکرا ئێوەش ئەمانەتی خوای گەورە بن.